بناوی ئەو خودایە دەست پێکەم کە دەفەرمێ فەمەن شەهیدە مینکم الشەهرە فەلیەصم. سەڵات و ڕەحمات و میهرەبانی خوا دەنێرین بۆ سەرجانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم کە فەرمێ الصیام لی وأنا ئەجزی بی. خۆشەویستان، سەلام و ڕەحمات و بەرەکاتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و بەختەوەرین کە لە ئاڵقەشتری تازەی بەرنامەی بەفەڕ با خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەیشتینەوە. بەرنامەی ئەمجارەمان لە پێشوازی مانجی پیرۆزی ڕەمەزان داین. ئێمە وەکو موسڵمان چۆن بتوانین پێشوازی بکەین لەو مانگەدا کە میوانێکی ئازیز سەراپا ڕەحمەت و بەرەکەت، میوانێکی ئاوا عەزیم و گەورە کە خوای گەورە قورئانی پیرۆزی تیا بۆ سەرجانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازل کردووە. مانجێک کە مایەی ڕەحمەتە، مایەی لێخۆشبوونی بەندەکانە لەلایەن خوداوە. ئێمە چۆن بتوانین ئامادەسازی بکەین تا لەو مانگەدا بتوانین بە شێوەیەک لە خزمەتی خوددا بین و عیبادەت و پەرستشکەین کە بەم هۆیەوە ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین. خۆشەویستان، لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی دکتۆر عەبدوڵڵا حەداد بانگەواز خواز لە خزمەت ئێوەدا دەبین. ئێمە دەڕۆینە لای جەنابیان و سەلامی خوای گەورە لێ دەکەین. دکتۆر جان زۆر بەخێر بێت. بارك الله فيكم براكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خب هذا خير تام ذاته يا ربي. خوي جورا لو كسانا ما مجميرك لها مكاتب بنداتي لو خوي جورا ذكين وبتايبتيج لو كاتب بيروزاني كوا فعلا موسمك لمواسم طاعة وعبادة، موسمك لمواسم كان رحمات وبركات رب العالمين. خوي جورا ايما وجناب تاون هم مسلمانان موفق بكاتن بويك تاكترين بتاكترين شو بيشوازي لو ما قبل رزاب كينو وهروها توفيق ما مكالب وكارو كردو تيداو لماني قبول بك. والله کاک دکتۆر جان ئێمە دەزانین کەسێک کە میوانێکی دێ سەرەتادا ئامادە باشە چی لە بۆ دەکا. زامن بەرد لەوەی کە ئەمە پێشوازەکەی لێ بکەین و ئامادە سازێکمان کە دەمەوێت بزانین تایبەتمەندەکانی ئەو مانگە چین. دیارە ئەو مانگە فعلا تایبەتمەندی خۆی هەیە لە نێو هەموو 12 مانگەکەی تر کە فعلا خوای گەورە ڕێزی پێدایە لە نێو هەر 12 مانگان و لە ئەو مانگەشدا دە ڕۆژی ئەخیری دیارە ڕێزی تایبەتی خۆی هەیە. ئیتر تایبەتمەندیەکانی گەورەترین تایبەتمەندی وەکو جەنابش لە پێشەچەکەی ئاماژەت پێدا گەورەترین تایبەتمەندی ئەو مانگەوەی کە قورئان پیرۆز تێدا دابەزیە شهر رمضان الذي أنزل فيه القرآن، کەواتە قورئانێک کە خوای گەورە وەصفی دەکا بە کتاب أنزلناه إليك مبارك، کتابێکی مبارك و پڕبەرەکەتە لە کاتێکدا بەزیە کەوا إنا أنزلناه في ليلة مباركة وكل سورة الدخان دفرمي كواتە بەرەکەتی کتێبەکە و بەرەکەتی کاتە پیرۆزەکە تێکەڵاوی یەکتر بووینە و خوای گەورە سبحانه وتعالى ئەو مانگەی مشەڕەف کردێ بەو حەدەثە و بەو ڕووداوە گەورەیە و تێیدا ئەو عیبادەتە گەورەی لە ئێمە داوا کردیە. ئەوە یەکەمیانە. طبعا نەکەر قورئانی پیرۆز لەو مانگە پیرۆزدا بزیە بەڵکو وەکو لە حەدیثێکدا کە ئیمام ئەحمەد و تەبەرانیش ڕوایەتیان کردیە و ئیمامی ئەلبانیش ڕەحمەتی خوای لێ بدەرێ حەدیثێکی صحیحە دەفەرمی هەتا صحوف ئیبراهیم و هەروەها تەورات و ئینجیل و زەبوریش بە هەمان شێوە هاوشێوەی قورئانی پیرۆز هەمووی لەو مانگەدا بەزینە. کەواتە فعلا مانگێک کە بە معنای کەلیمە گەورەیە. لە خاڵێکی دیکە بەڕاستی یەک لە تایبەتمەندیەکانی ئەو مانگە شەوێکی تێدا کەوا لە هەموو باقی شەوەکانی تری ساڵ مهمترە کەوا لەیلەتول القەدرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک لەو شەوەی مەحرومبی بە معنای کەلیمە مەحرومە وەکو لە حەدیثەکەیدا باسی کردێ. کەواتە ئەوەش یەک لە تایبەتمەندیەکانی ئەو مانگەیە و هەروەها لەو مانگەی وەکو لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو مانگەیە کە فعلا شەیاطینەکان دەبەسترێنەوە بە تایبەتی مەڕەدەت و شەیاطین واتە ئەوانەی کەوا زۆر خراپەکارن و لەو مانگەیە کەوا دەرگای بەهشتەکان دەکرێتەوە دەرگای دۆزەخ دادەخرێ و هەروەها لەو مانگەیە کە خوای گەورە زیاترین لێخۆشبوونی هەیە بەرامبەر بە بەندەکانی و هەروەها یەک لە تایبەتمەندیەکانی ئەو مانگە پیرۆزە ئەوەیە کە فعلا ئەو عیباداتانی تێدا ئەنجام دەدرێت تایبەتە بەو مانگە لە بۆ نمونە بە ڕۆژیبوون تێدا وەکو فەرز تایبەتە بەو مانگە لە غەیری مانگەکان تر سونەتە بە ڕۆژیبی و هەروەها بەدەستە جەمعی بە ڕۆژیبوونی ئەو ئومەتە پێکەوە کە وەحدە و شیعاری ئیماندارانە
ئەویشان هەر لەو مانگە بەدی دەکرێت و هەروها شەونوێژ و تەراویح ئەوەی کەوا لەوێ دەکرێت بە تەکید لە باقی مانگات کار ناکرێت و هەروها وەکو عیبادەتی زەکات الفیتر سەرفیترە ئەوەی کە لەوێ هەیە لە هیچ مانگێکی دیکە نییە کەواتە خوای گەورە سوبحانه وتعالە چەندین تایبەتمەندی باو مانگە بەخشیە. لەبەرچی خوای گەورە مەسەلەن ئەجر و پاداشتی عیبادەتەکان بە زیاتر حساب دەکا لە باقی مانگەکانی تر؟ بەتاکید یعنی ئەوەش وەکو وتمان دەگەڕێتەوە سەرفەڵ لەبەرەوەی وەکوتمە هەم لە ڕووی زەمەنەوە هەم لە ڕووی ئەو حەدەث و ڕووداوی کە تێیدا ڕوویدایە لە ڕووی زەمەنەوە خوای گەورە وەسفی دەکا مانگێکی یاخود کاتێکی مبارەک و کاتێکی بە بەرەکەتە لای خوای گەورە سوبحانه وتعالە و هەروها لە ڕووی ڕووداوەش ئەو ڕووداوە گەورەی تێدا ڕوودا ئیتیصالی ئاسمان بە زەوی لە دابەزینی کتێبەکانی خوای گەورە وەکو قورئانی پیرۆز وەکو لە حەدیثەکەش باسمان کرد ئیتر خوای گەورە سوبحانه وتعالە بەعام لەگەڵ بەندەکانی ئەو پەڕی کەڕەم و سەخاوەتی هەیە بەڵام لە هەندێک کاتیش زیاتر و زیاتریان پێدەبەخشیتن کە ئەوش هەر لە فەزل و کەڕەمی خۆیتی. ئەو مانە ناگەینی کە خوای گەورە دەوێت لە بەندەکانی خۆی خۆش بێت چۆن ئەوە بڵێن کە ئەگەر جوان نەبێت خوای گەورە لە ئەنجەتە لە بەندەکانی خۆش بێت؟ بەتاکید خوای گەورە سوبحانه وتعالە وەکو لە سوڕەتی النیسادا دەفەرمی ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. خوای گەورە چ نیازێکی هەیە سزاتان بدا لە کاتێکدا ئەنگۆ ئیمان بین و شکرانە بژێری بکەن. ئەسڵان خوای گەورە سوبحانه وتعالە صفەتی خوای گەورە سوبحانه وتعالە الرحمن الرحیمە. نبي عبادي أني أنا الغفور الرحيم وأنا عذابي هو العذاب. حتى تمشاك يعني خوي وصف دكا نبي عبادي أني خوي وصف دكا الغفور الرحيم لبران بردا وأن عذابي وصف عذابك دكا أليما نكهر سبحان الله. إتر خوي سبحانه وتعالى هيت بيويستي بونيك وأسزاي بندكاني بداتا بلام خوي جورا لصفتي ذاتي خوي أويك الرحمن الرحيم صفتي رحمة لەخوای گەورە صفاتێکی ئەسیلە و غالیبە لەسەر غەضەبەکەی والله عالم. باشە ڕۆژوو لەگەڵ ڕۆحە چ پەیوەندیان بێکەوە هەیە؟ دیارە وەکو معلومن جەنابتانە ئینسان لە دوو بەش پێکاتێ دوو بەش سەرەکی بەش یەکەمە ئەو جەستە و ئەو لاشەیەکەوە لە پێکاتەی ئەو زەویەیە کە لەسەری دەژین کە خۆراک و پێداویستەکانی ئەو لاشەیەش هەر لە بەروبوومی زەویە. بەشی دووەممان کەوا بەڕاستی ئەویان ئەشرەفترە ڕوحە کە ڕوح باقیشە نامرێ. طبعا ڕوح يعني خوای گەورە سوبحانه وتعالى وەکو دەفەرمێ ونفخت فيه من روحي زانان دەفەرمێ کاتە نەفخەی علویە شتێکە خوای گەورە تەنسیب دەکاتە سەر خۆی طبعا ئەوش مەخلوقە شەکومان تێدانێ بەڵام لەبەر شەڕەف و گەورەکەی تەنسیب دەکات سەر خۆی لەبەر ئەو لاشە و جەستەیە ئەگەر 100% کاملیش بی ڕوحی لێ جیابەوە هیچ قیمەتی نامینێ ژیانی تێدا نامینێ. ئیتر وەکو گوتماکەوە پێداویستی ئەو لاشەیە لە بەروبوومەکانی ئەو زەویە کە لێی دروست بە بەڵام پێداویستی ڕوح خۆراکی ڕوح هەروەکو کە نەفخەی علویە لەلایەن خوای گەورەوە هاتیە پێداویستەکانی بریتە لەو شتانی کە لە ئاسمان و لۆمان هاتێ لە وەحی کەواتە دەکرێت بڵێن پێداویستەکانی ڕوح بریتە لە عیبادەتکردنی خوا لە عیباداتەکانی قەلبی و عیباداتەکان کە بەجەستەمان کە خوای گەورە لە سەرمایدانە یاخود تەشریعی کردە بمان. ئیتر لە ڕەمەزاندا کاتێکە تو لە بەشی جەستەت کەم دەکەیەوە بە حکمی بەڕۆژی بوون لە مقابلدا خۆراکی ڕوحیت زیاد دەکا کە بریتە لە بەڕۆژبوون ئەو بەڕۆژبوونەی کە فعلا لەو کاتێکەوە دەست بە بەڕۆژبوون هەتا ئەو کاتی کەفتار دەکەیەوە تو لە هەموو ساتەکانی لە عیبادەت دای ئیتر خۆراکێکی زۆری ڕوحی وەردەگری لەو حالەتە طبعا ڕوح زاڵ دەبی بەسەر لاشە ڕوح بەهێز دەبی لە مقابلدا کاتێکەوە بەڕاستی بەختەوەری ئینسان بەگشتی لە بەختەوەری ڕوحەکەیدا نەوەک لەو پێداویستیانێکەوە لاشەکەی کامل دەکا. ئەگەر لە باسەکە دەرنەچین مامۆستا ئێمە زۆر کات مەسەلەن ئینسانەکان لاشە و جەستەیەکی سەلیمیان هەیە خواردن و خواردنەوەیشان لە نەبڕانە بەڵام لە هەمان کاتە ئاسوودە و کامەران نین لەبەرەوەی خواردنی ڕۆحیان نەقسە. بەتەکید وایە فعلا يعني تەماشاکەی ئەگەر لە تاریخ تەماشاکە و لە با بڵێن ژیانی سەردەمیشمان تەماشاکە ئەگەر بێت و هەموو پێداویستەکانی لاشەت دابین بکرێ هەمووی ئەوەی کەوا بە خەیاڵت دادێ لە خۆشیەکان و ئەوەی کەوا پێداویستی لاشەیە بەڵام ئەگەر ئەو ڕوحە ئاسوودە نەبی ئەو ڕوحەش کو ئاسوود دەبی بەڕاستی ئەو ڕوحە ئاسوودە نابی هەتا پەیوەندی بە پەروەردگار و بە خالقەکەی نەکا سوبحانه وتعالى چونکە مەصدەری سەعادەت و خۆشی مەصدەری هەموو بەختەوەریەکانی دنیا و قیامەت لای ئەوە سوبحانه وتعالى. ئیتر کاتێک ئەو ڕوحە دادەبڕێ لە پەروەردگاری سوبحانه وتعالى با لاشە لە خۆشی دابی
هیچ قیمەتی نامینێ ئەو خۆشییانە شتێکی ممیل لەو کاتیە بەڵام بە پێچەوانەوە هەتا تەماشا دەکەی کەسێکی وەکو شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لێ بی کاتێکەوە لە سزنی دەکەن دەڵێتن چیم لێ دەکەن با بیکەن دوژمنانم لەبەرەوەی بەڕاستی وەکو لە ئەقوالی دیکەی هاتێ دەڵێ بەڕاستی سزنی لاشە سزن نییە ئەو کاتە ئینسان لە سزندا کاتێکەوە ڕوحەکەی سزن بی لە سنووری ئەو زەویەی کە لەسەری دەژیە بەڵام کاتێک ئەو ڕوحە ئازاد بوو پەیوەندی بە پەروەردگاری کرد ئەو لاشەیە ئەنجنیش بکرێتن ئەو هەر لە سەعادەتەکەی خۆیتی بە خەلوەت بەدەستی دێنێ بەتەکید یعنی بۆ مانای ئێستا و کەسانێکەوە فاجیر و تاوانبار و گوناحبارن دوورن لە عیبادەت پەرستشی خوا دایم سعات لە بەندی خانەدان بەتەکید یعنی لێ زۆر جاران دەبین پانا دەبن لە بۆ مادەی بێهۆشکەر و ئەو شتانی کەوا فعلا وای دەکەن لەوە بەتەکید ئابرەوەی فعلا ئەو ڕوحە ئەو بەختەوەریە کەوا پێویستیتی بە هیچ شێوەیەک بەدەستی ناینی تا تاوەکو پەیوەندی بەو زاتە بەو زات و بەو پەروەردگارنەکە کەوا خالیقیتی سبحانه وتعالى کەوا فعلا لە ڕێگا ئەو عیباداتانە و ناسینی و ذکری خۆشویستنی ئەو عیباداتان کە ئەنجامی دەی فعلا ئەو پەڕی بەختەوەری بەدەست دەینی بەو مانای کەواتە ئێمە دەتوانین لە مانجی پیرۆزی ڕەمەزانە ڕۆحی خۆمان بدۆزینەوە و پەیوەندێکی پتە و لەگە خوای گەورە دروستکەین و ڕۆحێکی ئاسوودە بەدەست بێنین بە ئیزنی خوای گەورە فعلا یعنی تەماشا دەکەی هەممان بە فەزلی خوای گەورە بەو تەجربەیدا ڕۆیشتینە کاتێکەوە بە ڕۆژی دەبی لە کاتێکدا کە ئەو جەستەیە تێنیە برسیە بەڵام لە هەمان کاتە ینی لە هەمان هەز بە سەعادەتێکی دەکەی هەز دەکەی تو چی ئرادەیەکت هەیە بەسەر ئەو لاشەیەت کاتێکەوە ڕوح زاڵە و بەهێزە بەڵێ کەوایە ئێمە چۆن بتوانین ئەو مانگەوەندە فەزل و منەت و گەورەیی هەبی ئێمە لە پێشوازی ئەو مانگەدا خۆمان ئامادە بکەین هەم لە ڕووی ڕۆحیەوە هەم لە ڕووی جەستەیەوە نەک کاتێک کە میوانەکە گەیشت بە شپڕزەی فریای هیچ نەکەوین خۆمان بسازێنین جوانە دیارە فعلا ئامادەکاری زۆر گرنگە لە بۆ پێشوازیکردن لەو مانگا پێش هەموو شتێشیش وەکو زانان دەفەرمونون بەڕاستی کە ڕەمەزان مەوسیمێکە لە مەوسیمەکانی تاعەت کە هەموو کاتێک پێویستە لە تاعەت دێت بەڵام لەو مەوسیمەی زیاتر ئاتەن مەواسیمی تاعە ئەو مەواسیمانە ئەو وەرزانە یەکەم خوتوە کە زانایان باسییان کردێ بە تەوبەیە خۆ خاوێنکردنەوە لەبەرەوەی بەڕاستی لە تەسکیەی نەفسیش وەکو معلوم جەنابتانە تەسکیە بریتە لە تەخلیە و تەحلیە خۆ دارناندن خۆ ڕازاندنەوە خۆ دارناندن و تەخلیەکردن لە هەموو پیس و لە هەموو شتێکەوە فعلا ژیانی لێڵ کردی ناخۆش کردی ئەوجا خۆ ڕازاندنەوە بە هەموو ئەو شتانەی کەوا بابن لە تاعاتی قەلبی و لە تاعاتی جەوارح کاتێکەوە بەهۆیەوە ئینسان دەحەسێتەوە جەلوێ پێشوەختە پێش ئەوەی کەوا داخل ئەو مانگەبی زۆر گرنگە تەوبێکی نەسۆح بکەی بە معنای کەلیمە لەگەڵ ئەو تەوبەی کە دەڵێن تەوبە محاسبەی نەفسی تێدابی یعنی فعلا ئینسان بە خۆدا بچیتەوە بە خۆدا بچیتەوە کو هەموو سەرمایەدارێک هەموو خاوەنکارێک کاتێکەوە لەو کاروبارە دنیەویەی کە دەیکا ئەوجا هەیە جەردی ماگانەی هەیە جەردی هەفتانەی یان جەردی ساڵانەی هەیە پێویستە بزانین داخوا چەندی زەرەرە و چەندی قازانجە ئەو ڕابردووی کو بەڕێ کردێ ئیتر ئێمەش بەلای کەمی ئەسڵ وایە هەموو کاتێک حساب لەگەڵ نەفسی خۆمان بکەین خوای گەورە فەرمای پێکردێ سبحانه وتعالى بەڵام بە تایبەتیش ساڵانە ئەو جەردەی لەگەڵ خۆمان بکەین هەتاکو ئێستا ئێمە موقف و هەڵوێستمان بەرامبەر بە فەرمانەکانی خوای گەورە چیە سبحانه وتعالى لە عەقیدەوە پێدا بین لە عەقیدەوە پرسیاری ئەو کەماوەسان ئێمە زۆرێکمان هەن بۆ نمونە عیبادەتێکی زۆر جوانەکەن شەوان دەمینێنەوە ڕۆژەکەشی بە ڕۆژی دەبن و لە خزمەتی قورئانی ژان لە هەمان کاتا عقیدەکان چەسپا و سابت نییە چۆنەڵێ هەم لە ڕووی وەلا و بەراوە کە سەرەکی عقیدەیە ینی خەلەلێکیان هەیە ئاخۆ ئەوانە ئەولاتروانەیەکەوە چاکتر تەوبە بکەن لەوەی کە خۆیان ساخکەنەوە لەو مەسەلەی کێشەی عقیدەی کە هەیتیان بەتەکید وایە لەبەرەوەی بەڕاستی هەموو شتێک بناغە و ئەساسی هەیە ئەگەر بناغە و ئەساس بتەوبی بە تەکید ئەو جەبینە هەرچەند بەرزبی تۆ لەسەری جێی مەترسی نییە بەڵام بە پێچەوانەوە کە بناغە و ئەساس نەبوویان دارێک جوان خۆی نەچەسپاند بوو بە ڕووی زەویدا معڕەزە لە بە کەمترین تەسیرات ئەو جەبایەک لەولادەیە کەسێک پاڵش پێوەدەین لەوانەیە بکەوی ئیتر فعلا لە پێش هەموو شتێک ئینسان پێویستە بە خۆداچوونەوە بکە لە ڕووی عەقیدەوە کاتێک کە ئێمە مسلمان بە فەزلی خوای گەورە لەسەر عەقیدەی تەوحید و یەکەم ڕوکن لە ئەرکانەکانی ئیسلام کە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله فعلا دەبی خۆمان هەڵسەنجێنین ئەمە تا چەند پابەندین بە عەقیدەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله
ئایا کاتێکەوە لە ناو گۆڕ پرسیارمان لێ دەکرێت چێ پەروەردگارتە چیت دەگوت بەرامبەر بەو کەسەی کە لە بۆتان نێردرا دینەکەت چ بوو؟ ئایا بە فعلی کو جواب بدەینەوە کە جوابدانەوەی ناقەبر بە تەکید ڕنگدانەوەی کاروکردەوە و ژیانمان بۆ کە ناتوانین لەوێندەرە خلافی ڕاستی بڵین. ئیتر بە خۆداچوونەوە زۆر گرنگە فعلا لە ڕووی عەقیدەوە کە دەڵێ لا ئیلاهە ئیلەڵڵاه بالفعل یعنی بە عەقیدە و بیر و باوەڕی تو هیچ پەرستاوێکی بە حەق نەبوو لە وجودەی تەنها ئەڵڵا نەبی سوبحانەهو وتەعالە. ئەگەر وا بوو عەقیدەت فعلا هەموو عیبادەت پەرستشەکان تەنها بۆ ئەو بوو یاخود لە بۆ غەیری ویشت دەکرد؟ ئایا فعلا هەموو خۆشەویستیت لە بۆ خوا بوو لە پێناوی خوش ئەو کەسان خۆش دەویست کەوا جۆڕایلی خوا دەکەن؟ و ئایا دژمنایەتیت لە پێناوی خوا بوو؟ بەڵێ فعلا یعنی موالات معادات دژمنایەتیش هە لە پێناوی خوا ڕقل لەو کەسانە بوو کە دژایەتی دینی خوا دەکەن یاخود لەبەر نەفسی خۆت بوو یاخود لەبەر ئەعتیبارێکی دیکە بوو کەواتە لە عەقیدەوە پێدا بێن. بەڕاستی زۆر مهمە کە فعلا خۆمان هەڵسەنجێنین لە ڕووی عەقیدەوە پێش هەموو شتێک. ئەو مسلمانەینە کەوا فعلا اعتقادمان بە لا ئیلاهە ئیلەڵڵاه هەیە پێداویستەکانی لا ئیلاهە ئیلەڵڵاهمان لێ دێتە جێ خۆمان لە نەواقیض و ئەوانەی کەوا هەڵی دەوەشێننەوە خۆمان لێ پاراستیە. فعلا ئیمانمان بە محەممەد ڕەسوول الله هەیە سڵاو سەلەم کەوا سەرمەشق و با بڵێن سەرکردەی ژیانمان بی لە هەموو شتێک شوێن پێی ئەو بکەوین ئەوەی پێغەمبەر سەڵاو سەلەم فەرمووی کە لەلایەن خوای گەورە هینایەت برێن سەرچاو و سەرسەر یان عەقلی خۆمان بە پێش یەخست یان ئەوەتە کەسێش کەمان هینا ڕیزی وەلعیاذ بالله. ئیتر فعلا ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕوحی خۆمان لە ماڵمان لە منداڵمان لە هەموو شتێک لەو ژیانە خۆشەویستتر بوو؟ ئیتر ئەوانە پێویست بە پێداچوونەوە هەیە پێویستە مڕازعی بکەینەوە لەوەیەوە پێدا بین ئەو جا دوایش حسابێکی حەسەن تاعات و مەعسیاتەکانمان بکەین ئەوەی کەوا تاعەتە. عەفو دکتۆر جان کەسێک کە ئەسڵەکەی ثابت نەبێ عیبادەت و پەرستەکان زاد چنێژە ڕۆژێ و هەرچیەک لە بابەتەکانی ترە ئیستیفادەی لێ دەکا؟ وڵا بەتەکید یعنی ئەگەر خوا نەخواستە لە ڕووی عەقیدەوە بەتەکید لە ڕووی عەقیدەوە تووشی شرک هاتبی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئینەما یەتەقەبەل الله من المتقین متقی یەکەم صفەتی ئەوەیە کە خۆی لە شرک پاراستیە. کەسی مشرک إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة هم أواه النار. کەسێک شەریک لە بۆ خوای گەورە بڕیار بدە والعیاذ بالله خوای گەورە حرامی کردێ با هەر نوێژ ڕۆژیان بگری. بە هەر حاڵ پێویستە فعلا لەو ڕۆ زۆر تەکید لەسەر بکاتە ئەو جا دوای بێتە سەر مەسائیلی تاعەت و ئەو معسیەتان کە تووشی بووە هەوڵ بدە ئەویان پەرە پێ بدە ئەوی دیکەشیان کە معسیەتەکانە خۆی لێ بگریتەوە هەوڵ بدات تەوبەچی نەسوح بکاتن فعلا بە پاچی پێشوازی پێمان دەڵێ بەر لەوەی ئێمە خۆمان ماندووکەین بە قیام اللەیل و بە ڕۆژی و بە عیبادەتەکانی تر جا قورئان خوێندنەوە هەرچێکی تر لەوانەیە سەرەتا ئەسڵەکەی خۆت پاک و چاکەوە کە عەقیدەیە لەبەرەوەی ئەو عیبادەتانە ئیسفادە لێ بکەی ئەگەر نا دادت نادا. بالتأكيد وایە فعلا ئەگەر لەسەر ئەو ئەساسە پاکەدا نەمەزرێ عەقیدە یا لەسەر ئەو ئەساسی عەقیدەیەکی پاک وەکو با بڵێن ئەوەی لە قورئان و سنەدا هاتیە تەوحیدی رب العالمین اقتدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەی کە پێویستە لا تقدموا بين يدي الله ورسوله بە هەموو شێوازەکانی ئەگەر لەسەر ئەو ئەساسە نەبوو بەڕاستی ئەوە جێگای مەترسیە وەکو خوای گەورە دەفەرمێ عاملة ناصبة تصلى نارا حامية ئیشی کردیە ماندیش بووە بەڵام تەسلا ناران حامی دەستە ناو ئاگرێکی زۆر گەرم خوا پەناماندا. پێشەشی باش و پێم خۆش مامۆستا جا بینە سەر پاکردنەوەی ڕۆح و پێشوازی بە شێوەکانی تر لە مانجی پیرۆزی ڕەمەزان. بەڵام زۆر گرنگە مامۆستای بەڕێز ئێستا ئێمە کاتێکەوە گوتمان لە پێشوازی ئەو مانگە پیرۆزە داین بە خۆدا بچینەوە یعنی فعلا ئەو دڵە کو هەموو ئەعزایەکی ئینسان وەزیفەیەکی هەیە ئەو چاوەمان وەزیفەی بینینە ئەو گوێمان لە بۆ گوێ لێبوونە بە هەمان شێوە دەست و هەموو ئەندامەکانی لاشم وەزیفەی ئەو دڵەمان چییە؟ وەزیفەی ئەو دڵەمان کەوا بەڕاستی زیاتر کە دەڵێن دڵ و ڕۆح ئەوانە دووشتی مەربوطن بێکەوە فعلا ئەو دڵە وەزیفەی سەرەکی ناسینی ئەڵڵا تەعالایە کە بە حەق ناسید ئەو جا خۆشت دەوێ لێ ئەو کەسێک کە خۆشی نەویستە نەیناسیە ئەو کەسێک کە خۆشی نەویستە نەیناسێ پێویستە بیناسی لێ پێویستە تو بەو دڵت پێدا بچیەوە ئەو دڵت فعلا یەکلا بکەوە لە بۆ خوا سوبحانەهو وتەعالە ئەو جار بە خۆشویستنی خوا تەوەکل لەسەر خوا سوبحانەهو وتەعالە و هەروەها ترسان لە عەزابی خوای گەورە سوبحانەهو وتەعالە إلى آخر لە عیبادات قەلبەکە چ پۆخڵەواتی تێدا پێویستە دەری بینی حقد و حەسادەت و غەش و هەر شتێکەوە لەناو دڵ و دەروونتە یعنی هەتاوەکو مثلا لە 15 شەعبان
كاتك لو حديث صح ذاك بين صلى الله عليه وسلم كباسي ذاك دفرمي رب العالمين لبازدي الشعبان تماشای بەندەکانی خۆی دەکاتن لە هەموو کەسێک خۆش دەبی لە بەندەکانی تەنها لە دوو کەس نەبی یەکیان کەسێک بی مشریک بی پەنا بخوا یان کەسێک بی کەوا متەخاصم بی لەگەڵ مسلمانێکی دیکەواتە دوو کەس قەتعی عیلاقەیان کردیە کاتە زۆر مهمە ئینسان ئەو دڵی یەکلا کاتەوە لە بۆ ئەو عیباداتە قەلبیان کە خوا دەیسوان پاچی بکاتەوە لە هەموو ئەو شتانی کەوا فعلا لێڵی دەکا و عەقیدەیە ئەو دڵت پیس دەکا لە غیل و حقد و لە کیبر و عوجب و هەموو ئەو بەڕاستی ئەو پۆخلەواتانەی کەوا ناو دڵ دروست دەبی خوا پەنامان کەواتە بەڕاستی ئەگەر بمانەوێ ئەو دڵە بەرزی بکەینەوە بۆ بەڕۆژی بوونە بە فەزلی خوای گەورە سوبحانە وتەعالە پێویستەوە گوتمان لە سەرەتادا لە پیسیەکان خاوێنی بکەینەوە ئەو جا هەوڵ بدەین بەو عیبادەتەی کەوا ئەنجام بدەین بە فەزلی خوای گەورە بە تەئکید بەرەو پاشتر حتا لە خاڵێکدا یعنی پێویستە ئاماژەی پێ بکرێ عیبادات دەوری زۆرە تاوکو خۆت لە گوناه و تاوان پارێزی یعنی هەتا وەکو زانان دەفەن تەماشا دەکەن مەسەڵەن لە بۆ نمونە لە سوورەتی ئەلفورقان خوای گەورە لە کۆتایی سوورەتەکە باز لە عیباد الرەحمان دەکا یەکەم جار باس لە چیان دەکا یەمشون عەلە الأرض هەونا پاشان دەفەرمیتن باس لە شەو نوێ ژیان دەکا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کەواتە لەسەر ڕووی زەوی لە خودی خۆی متەکەبیر نییە بە سەکینەت تەواضع دەڕوا پاشان لتعامل لقال خلشي وإذا خاطبهم الجاهلون قالوا سلامة لا يجهلوا عليهم كما هم يجهلون عليه أو كبير يزدكن أو أناك خاصة لحقوق الشخصي خوي هيز مشكلينية وكو پیغمبر ما صلى الله عليه وسلم كوا قد انتقام له شخص خوي نكرتو وباشان باز لشونيه جيان دكاونيه باز لدعاء عندك باز لا أوجد هذا فرمي والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون زانا دفرون كاتا طاعة عبادة كاتك وديكي واد لێ دەکا فعلا دوورکەوێ لە مەعسیەت و گوناه و تاوانیش ئیتر بەڕاستی ئەو خوتواتانە بەرجەستەکردنی زۆر مهمە هەوڵ بدەین فعلا خۆمان بڕازێنەوە وەکو ئینشاڵڵا خاڵەکان کەش پێدا دەین کەوا فعلا شایستەی ئەوە بین کەوا فعلا ئەو مانگە بەو شێوەی پێشوازی بکەین کەوا خوای گەورە لێمانە قبول بکە و ببیتەمای ئەوەش کەوا خۆمان پارێز لە گوناه و تاوانەکان ئێمە لە ڕۆژی ترا پێشوازی دەکەین کە هەم لە ڕووی ماڵە هەم لە ڕووی مثلا ئامادەسازی نێماڵ تا چەندە پێویستە یانەوە تا خەڵکانیشی زۆر ئامادەسازی دەکەن بۆی کە خواردنێکی زۆر خەزم بکەن لە بۆی مانجی پیرۆزی ڕەمەزانە بیخۆن مەسەلەن بەخۆی سوبحان الله ینی تەماشا دەکەی لە ئیسلامدا کاتێکەوە باس لە ڕەمەزان دەکرێت ئەسڵان ڕەمەزان سیامە خۆگرتنەوەی لە خواردنەوە ینی پێ دوای ئەمە تێگەشتنەکەمە هەڵە بێ ینی زۆرێک لە خەڵکی ئیلا ما ڕەحیمە ڕەبی یعنی کە ڕەمەزان دێ لە پێش ڕەمەزان بە چەند ڕۆژێک ئەوە خەمی ئەوەیتی جارێ زوو خواردن بین و ئەنواعی خواردن و یعنی هەتا بەخۆم جۆم لێوە لە خەڵکانێک دەڵێ کە ڕەمەزان هات پێویستە سێ چارێکی ماڵت لە خواردن سەرف بکەی یعنی وەکە ئەنەما سبحان الله لەکوێ هێناوە قسەی لە ناو خەڵکی یعنی بە هەر حاڵ یعنی بەڕاست تێگەشتنێکی زۆر هەڵەیە بەعەکسەوە لە مانجی ڕەمەزان خۆت دەگرێەوە لە خوارد نەک بە معنای ئەوەی کە تو لە پاشیوەکە و لە ئێوارەکەی تعویزە چوا بکەیەوە کەوا فعلا سەد خۆزگەم بۆی نوڕانەت یەک لە حکمەتەکانی ڕۆژەوەی هەست بە زانی سکە برسەکان بکەیت بەتەئکید یەک لە حکمەتەکانی ئەوەی کە ئەتۆ هەست بە ئەو کەسان دەکەوە نەدار و نەبوونن ئیتر فعلا پێشوازیکردن لە ڕەمەزان معنای ئەوە نییە تو بێی بەعەکسەوە یعنی یەک لە خاڵەکان کە بەنیازی باس بکەین ئینشاءڵڵا یەک لە خۆ ئامادەکردنەکان لە بۆ ڕەمەزان ئەوەیە هەوڵ بدەی ئەو ئیشانەت کەوا حەز دەکەی مەشغولت دەکا لە عیبادات هەوڵ بدەی زوو پێش ڕەمەزان ئەنجامی بدەی تاوەکو مەشغول نەبی لە ڕەمەزان بە ئەو شتانە لە بۆ نمونە مەسەلەن وەکو دەربڕینی خۆشی لە جەژن ئەو شتێکی مەشروعکە بە فەخر و شانازی ئەمە دوو جەژنمان هەیە کەوا ڕەمەزان و قوربانە وەکو دروشمە ئەسڵ وایە لە خۆت و لە ماڵومدان ڕنگ بداتەوە بە خۆشی دەربڕین بە جلک و بەرگ و بە هەر شێوەک هەوڵ بدە لە پێش ڕەمەزانە ئەو شانە تەواو بکەی تاوەکو لە ڕەمەزانی بۆش مەشغول نەبی نەک بەتابەت لە شەوانی تایبەتی یعنی فعلا ئەوە یەک لە هەڵەهەرە گەورەکانە ئەو شەوانەی قەدر کە دەی ئەخیریە خەڵکانێک خەریکی بازار و سبحان الله یەک لە هەڵە کوشندەکانە کە فعلا تعویز نابێت یعنی هەندێک هەڵە هەیە کۆ بڵێ هەڵەی مەسیری پێدەگوترێت تعویز نابێتەوە کاکات ئەو ساڵی هەر هەمووی لە عیبادەت بینە کە ئەگەر خوای گەورە بە قسەت بکە ئەو شەوی کەوا شەوی لەیلەتول قەدرە نازانی دەگەی ساڵی داهاتوو یان نا معلوم نییە بەڕاستی چالوێ
یەک لە ئەوەکان کە خاڵەکان کەش کە پێویستە وەکو لە پێشوازی کرد لە مانجی ڕەمەزان دوعاکردن، يعني اللهم بلغنا رمضان، اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. وكو سلفيش رحمة خوان لي بمعلومة كوا فعلا معلومة أو قصة واردة وبسند صحيح هاتكوا بيواني سلف لأصحاب التابعين وأتباع التابعين دعاء ذكر شش مانك بيش رمضان اللهم بلغنا رمضان بين زمان جل باش رمضاني بس دعاء قبول يعني ذكر كخوي يقول لي قبول بك سبحانه وتعالى. وهروها لا خالي تر براستي دڵخۆشی دەربڕین بە هاتنێ ئەو مانگ تەماشاکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دڵخۆشی دەربڕی و مژدەی بە ئەصحاب دا خوایان لە ڕازم لە ڕێگەی ئەوانیش لە بۆ هەموو مسلمان وەکو لە حەدیثێکدا کەوە ئەصحابی سنن ڕوایەتیان کردی و صحیحە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرموو هذا رمضان قد جاءكم يعني مژدەیە بەڕاستی ڕەمەزان وهات شهر مبارك مانگێکی پڕ بەرەکەتە فرض الله عليكم صيامه ئیتر پێدا دێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە باسکردنی ئەو شتانی کەوا لە ڕەمەزاندا خوای گەورە سوبحانه وتعالى باسی کردی وەکو ڕەحمەتێک دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە دەرگاکانی جەهەنەمدا دەخرێ و هەروەها منادیەک بانگخوازێک بانگ دەکا یا باغی الخەیری ئەقبل ئەی ئەو کەسێک کەوا بە دوای خێری دێ ئەوە ڕۆژتە بەڕاستی ئەوە مەیدانە و لە مقابلها باغی الشەڕی ئەقسر ئەو کەسێک کە خەریکی خراپی بەڕاستی ئەوجا دەست بگرەوە بەسە و ئەوەندە عوتەقا و ئازادکراوانی کە لە ڕەمەزان هەیە لە غەیری ڕەمەزان نیە کە خوای گەورە ئازادیان کەواتە ئەوەشێک لە خاڵەکان کە فعلا خۆشی دەربڕین بە هاتنی ئەو مانگی کە مەوسمی عیبادەتە وەکو خوای گەورە دەفەرمی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. يتر يك لە فەزلەکانی خوای گەورە بەتەکید هاتنی ئەو مانگە پیرۆزەیە و هەروە خاڵێکی دیکەش مامۆستای بەڕێز زۆر مهمە ئینسان لە ئێستاوە هەوڵ بدا تصحیحی نیەتی خۆی بکە تصحیح النیە زۆر مهمە یعنی تەماشا دەکەیت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس لەو فەزل و گەورەیەی مانجی ڕەمەزان دەکا لە بەڕۆژی بوونەکەی و لە تەراویحەکەی و لە عیبادەتەکان تێدا تەکید لەسەر چ دەکاتەوە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام رمضان إيمانا واحتسابا إيمانا كواتا دیسان دێتەوە تأكيد لەسەر ڕووی عەقیدی دەکاتەوە لۆ بەڕۆژی دەبی کاکاتوو لۆ تەراویحان دەکەی وەڵاو خەڵک هەروە دەی کا هەروە فێر بووین و با پیرام نا عیبە نەکردنی بە ئیمانەوە بە اعتقادەوە خوا فەرزی کردی سبحانه وتعالى بە ئیخلاسەوە مەبەستم تەنها الله تعالى سبحانه ناک لە بۆی هەموو خەڵک بە ڕۆژدەم میش بە ڕۆژدەم واحتسابا احتسابی ئەجر زۆر مهمە يعني زۆر کەس بەڕاستی لەوانەیە ئاگای لە ئیخلاسەکەی ئاگای لەو احتسابەی نییە ئەو احتسابە زۆر گرنگە چاوەڕوانی پاداش زۆر مهمە هەم لەو عیبادەتە کە تەکید لەسەر کات پێغەمبەر صلی الله علیه و سلم هەم لە باقی عیبادەتەکان کە فعلا لۆ بە ڕۆژی دەبێت و احتسابا للأجر بەو ئەجر و پاداشە کە خوای گەورە داینایە وەکو دەفەرمی الصوم لي وأنا أجزي به تەماشا الصوم لي هەموو باقی عیبادەتەکانی دیکە دەفەرمی وەکەئەنەما ئەو لە بۆ خۆیتی تەنها ئەو لە بۆ منە لە حەدیثە قودسیەکەی ونيا الصوم لي وأنا أجزي به رب العالمين كوا بيان صوصهم دجارتو لخواي جورا كحديث قدسية زانان دفن من لبرسي خواي جورا الصوم لي وأنا أجزي به تن حكمتش دبا يقلوا أنا بفعل الصيام وبروجيبون كم وايا رياي بكوتناي ما قر أوش هي براستي رياي دكا برام عاتن أجر كابر الرياباز بي كبتنيا لخوي دخوا ودخواته بەڵام بە تەنیاشە هەر بە ڕۆژی دەبی بەڵام هەشە طبعا ئەوە کە ناڵێن بە مطلقی يعني ئەوەی بە ڕۆژی بوو مخلیسەنا يعني هەیە سبحان الله ئەجە خاستن لە غەیری ڕەمەزان کە بە ڕۆژ دەبی متعمد بە خەڵکی دەرێن بە ڕۆژیمە ها بە ڕۆژیمە یاخود دەکەوتە ڕیایی بمانوی نەمانەوێ يعني لەوەی تەمی نەبی وڵا بە ڕۆژی بوون ڕیایی تێدان تێیدا کاتێک دەبێتە ڕێک کەسەکە حەزی ئەوەی هەبێت کە خەڵک پێ بزانیانەوە تا وا خەڵک زانیوە بەڵام جێ بە خەڵک نادا ئەوە مهمە ئەوە حاڵەتی دوم و ئیخلاسە خەڵک زانیتی نەیزانیە لای من وەکو یەکبی وەکو زانان دەفەرمون ئەگەر دەتەوێت بزانیتەوە بە ئیخلاسەوە دەیکە یان نا لە بەڕۆژی بوون لە غەیر بەڕۆژ بوونیش وا هەز بکە لە تاعات و عیباداتەکان ئەتو لە ناو قەبرستانی مردی هیچ ئاگای لە تۆ هیچ ئاگای لە تۆ نییە کەواتە لات مهم نەبی زانیان یان نەیانزانی بەڵام ئەگەر متقصد ولا بەڕۆژیمە ئەوڕۆ ئەخ بەڕۆژی کاک خۆلم بەڕۆژینی خاستن لە کەواتە لێر بەڕاست ئەوەی دەکەوتە ناوی ڕیایی کەواتە خاڵێک لە خاڵەکان وەکو یاخود حکمەتێک لە حکمەتەکان کە زانیان باسی دەکەن دەفەرمون بەروەی بەڕاستی مقارنەتەن باقی عیباداتەکان کە ئیخلاس زیاتر لە بەڕۆژبوون هەیە و کەمتر ڕیایی تێدا بەڵام حکمەتێش کەش باز دەکەن یاخود دەڵێن سەبەبێش کە هەیە کە خوای گەورە الصوم لي وأنا أجزي به
لەبەر ئەوەی طبعا کە دەفەرمی الصوم لي وأنا أجزي به لە پێشەوی دەفەرمی لە حەدیثەکەی دەفەرمی حەسەنە یەک بەدێ هەتا یەک بە حەفسەتی ئەو جا لە پاشەوی دەفەرمی الصوم لي کاتە زۆر لەوەی زیاترە پاداشتەکەی. علەما دەڵێن لەبەرەوەی یەک لە بابنە عیلەکان کە باسی دەکاتن ئەوەیە بە ڕۆژیبوون تاکە عیبادەتەکە لە بۆ ڕەب العالەمین ئەنجام درا لە بۆ هیچ خوایەکی بە ناحەق ئەنجام نەدرا. یعنی ئەوانەی کە خوای بە ناحەق دەپەرستن لەوانەیە ئەنواعی تاعات و عیبادەت لۆ ئەنجام دن، بەڵام تاکە عیبادەت کە لە بۆ ڕەب العالەمین ئەنجام درابیتن لە بۆ غەیری وی ئەنجام نەدرابی بە ڕۆژیبوونە. ئەوەش فعلەن ئەوە سەبەب و یاخود عیلەیەکی جوانە کە زانایان باسی. ئەوجا لێردا هەتا وەکو یعنی حەزم لە ئیشارەت بەوەش بدەم ئیوا هەیە بە ڕۆژی دەبی لە بۆی سیحەتی خۆشبی، وەکو ئەو حەدیثەش کە حەدیثی ضعیفە صوموا تصحوا، حەدیثەکە ضعیفە طبعا. خۆ بە شەک و گومانمان لەوەی نییە لە ناحیەی طبی بە ڕۆژیبوون زۆر بە ئیسفادەی لۆ لاشە و جەستەمان زۆر بە ئیسفادەیە. یعنی وەکو باز دەکرێت ئێستا لە غەرب لە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان بە ڕۆژیبوون دادنێن لە بۆ چەند سەعاتێکی دیاریکرا بە تەئکید زۆر بە مهم. بەڵام ئایا یان لە بۆ ئەوەی بە ڕۆژی دەبی کەوا زەعیف ببی کە ئێستاش بەڕاستی قەڵەوی یەکە لە دەردە ئەوەکەی کە بڵاوە ینی زۆر بڵا ئایا دەکرێمە ئەو نیەتەشی لێبینین حقەتەن لێ تەرکیزمان لەسەر ئەوەی کۆتمە تەصحیحی زاویەک لە پرسیارەکان مامۆستا کەسانەکان بە ڕۆژی دەبن نیەتیان خوایە لە ژێر چەتری ئیخلاس و سەوابە لە بۆ خوا پێ دەبن تەنها ڕەزامەندی خوا بەسەنە کە واجبێکە کوتیبیە فروودەیە تەواو. بەڵام لە هەمان کاتیشا چۆن دەڵێ هەم زیارەت و هەم تیجارەت لە کورداوی بەکاردێ، یعنی دەکرێ ئەمەش ئەو ئیسفادان لێوەکەم لەبەرەوەی بەدەنی مش حەقی لەسەرمە و ئیسفادان لێوە دەست بێرم کە هەیەتی بەخۆی زۆر مهمە ئەو نقطەی ئینسان خۆی گلاکات لێ گوتمە تەصحیحی نیە ئیمانن واحتسابن فعلا ئەگەر بتوێ سەومەکی کامل بی بە ڕۆژبوونەکی کامل بی یعنی بگاتە ئەو پەڕی ئەجر پاداش کە چاوەڕام کە لە خوای گەورە پێویستە هەموو شتەکان کە لە مێشت خۆت دەربینی. ئەگەر زەرەریشی هەبی لەو فەرەزنە زەرەریشی هەبی کەنیتی طبعا لەبەرەوەی لە شەرعدا ئەگەر کەسێک نەخۆش بی وانە ئەگەر نەخۆش بی عذری هەیە، بەڵام ئەتو لە نیەت خۆت وایەک لاکرد لە بخوا هیچ مەبەستێکم نیە تەنها ئەڵڵا تەعالا نەبی. وچی دیکە ئیبن عوثەیمین ڕەحمەتوڵڵی عەلەیهی لێ دەپرسن کەسێک بە ڕۆژی دەبی هەر بزەڵ ئەو پرسیارەیە لێ بە ڕۆژی دەبی هەم مەبەستی بە ڕۆژی بوونەکەشە هەم مەبەستیشی صحەتی خۆشبی یاخود باوڵین زەعیفبی. دەڵێ کاملی بە ڕۆژی بوون کاملی ئەجر پاداشکردنەوەی دایکەوە هیچ هەدەفێشکەی تێدان تەنها ڕەزامەندی خوا ئەوە کاملەکە. ئەوی دیکە دەڵێ ئەگەر بێت و نیەتی زەعیف بوونەکەی یان نیەتی صحەت خۆشیەکەی غالبتر بوو لەسەر نیەتەکەی لە بۆ خوای یاخود وەکو یەک بوو هەم مەبەستی خوش بوو سبحانه وتعالى هەم نیەتی ئەوەش بوو هەردووش پێکەوە وەکو یەک بوو دەڵێ ئەوە هیچی لێ قبول ناکرێ سبحان الله. بەڵام دەڵێ ئەگەر مەبەستی خوا بوو غالب بوو ئەو مەبەستە پاشان حەزیشی لێ بوو لە بۆ زەعیف بوونیش دەڵێ ئەوە مەقبولە سیامەکەی بەڵام وەکو ئەوەی نییەکەوە ئەوەشی تێدا نەبی هەر لە بۆ خوای کەمالەکە لەوەیدا لە بۆ خوای چالوەیە کەسێک دەیەوێت جگارە تەرکە بۆ نمونە ڕەمەزان دەکاتە مەسەڵەن هەدەف لەبەرەوەی وەختێکی زۆر کە ناخوا و ناخواتەوە دەڵێ بەو هۆیەشەوە بتوانم ئەوە تەرکەم لەما کاتە خۆ ئەزریشی تێدا تەرکردن. مەسەلەی جغارە ئەو مەوزوعی دیکە لەبەرەوەی ئەسڵەن جغارە یعنی بەسەراحەت یەک لەو حرامانەیە کە عولەما فتوان لەسەردا کە حرامە دەکەوتە بابی وەلا تەقتولوا ئەنفوسەکم بەڕاستی جغارەش هەر عینی یەکە لەو مەبەستانەی کەوا خەیرە ئینسان ئەگەر ئەوەی بکە نیەت بکە لەگەڵی ئەو پاداشی زیاتر دەکا بە تەئکید یعنی ئەوە لە بۆ مەسلحەتی دنیای نییە ئەو لە بۆ خوای تسکە خوا دەفەرمی حرامە خوا حرامی کردێ لێ ئەمە تەرچی دەکەم کەواتە بەڕاستی ئینسان قەڵەویش هەر نەخۆشینێ کابرابیێ بۆ هەیە بتوانانی خۆی لێ دوورکاتەوە. مامۆستای بەڕێز مەبەستەکە چییە؟ یعنی بەخۆی ئەمە وەکو قاعیدەی وەربگرین هەموو ئەو شتانی کە خوا سبحانه وتعالى فەرزی کردە لە سەرمان و مەشروعیەتی پێدایە کە دەرێن مەشروعەت هاتەوەتە شتە سنەت و مباحەکانش هەموو ئەو شتانە بە تەئکید شەک و گومانی تێدا نیە لە مەسلحەتی بەندەیە لە بۆ دنیا و قیامەت حەج شەک و گومان تێدا نیە. لۆ نوێش کەم ئەوەی تێدایە با بڵێ مەسلحەتی دنیا تێدایە لە تەنزیمی وەقت و هەم لە ڕووی جەستەی لە ڕووی جەستەی ئەو هەموو حرەکاتە لە ڕووی کەم گەرەک زۆر ناژی مردرێت. بەڵام مەبەستەکە لێرە چییە؟ مامۆستای بەڕێز ئەمە باز لە نیەت دەکەین لە بۆی کەوا گەورەترین ئەجر پاداش بەدەستبین وەکو عولەما دەڵێن ئینسانی عالم ئەوان دەزان کوتی زارەت بە نیەت دەکەن لەگە خوا سبحانه وتعالى
هەر ئەو نیەتە شەمامەسەوە دەکە بۆ نمونە بە 700 زیاتر بگرە بالضبط دەگەڕێتەوە سەر نیەتەکەی والله يضاعف لمن يشاء راست. لزمني أوي فعلا زالوا إنسان بالتأكيد هم عباداته كان لزمني وأنا جبروجي بون بالتأكيد نفع دنيا اشتدا حد شك ما تدا لصحة خوشي لزعيف بون أويك بخيال داده بلام أمام بس تكمل يرتسيا كو قورتني أزور باداش بدزبين كاتو ولا ري هر دي أتو داوي مكة أتو داوي مكة بتوي ونتوي هر دي راست لو يعني نيتك الصاغناك وأتو أزور باداش زيادة بدزبيني بەبەستەکە ئەوەیە چونکە وەکو تازە ئەو فتوای ابن عثیمین نقل کرد یعنی ئەگەر مەبەستەکە زیاتر خوای بەڵام ئەوەشی تێدابی لە ئەجر پاداش کەم دەکاتەوە ئەگەر خوا نەخواستە ئەویان زاڵ بیتن ئەو هەر هیچ نامینێ هیچێک لە بەندەکان بێ هەڵە و تاوان نین کەمال تەنها خدای سوبحانەهو وتعالە پێغەمبەرانیش معسوومن سەلامی خوای گەورەیان لەسەر بێ ئێمە چۆن بتوانین ئیستیغفار و تەوبە لەو گوناح و تاوانە بکەین کەوا نیازی ئێوەمان نەبێت لە دوای ڕەمەزانە بینەوە سەری دەست پێکەین یانی ڕاگرتنێکی مەوقەت نەبێ بەڵێ جوانە خۆی بەڕاستی توبەی نەسوح ئەو تەوبەیە کە فعلا ئەوەی جەنابەت دەڵێ توبەی نەسوح ئەو تەوبەیە کە فعلا واد لێ دەکات نەگەڕێ و سەر گوناح و تاوان ئینسان بفعلی وایە یعنی بس پێغەمبەران معصومن عليهم الصلاة والسلام يعني حتى تەمەشاکە لە سورة آل عمران خوای گەورە باسی بەهەش دەکا وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض لو شيء أعدت للمتقين شينا متقي الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين ديسان والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون أو باسي أهل باشتا أو باسي متقيانا يعني فعلا أواهر وقت تأييدا لبقصك زنابتك إلا بيغمران معصوم عليه الصلاة والسلام يعني متقية أهل بهشت أخوة إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم طبعا أو زي ما بس ليرة ده يعني أو إنسان معرضة توجبه بس ما مقصد ليرة ورقا خوش كردنيا كبيكي نا يعني وكو زانان مصطلح شي زوان بكار دينان دالين أو آتانا كخوي يقول أوهم فضل ورحمته خوي بازدك بنامر بقون أحبار وتاوان بار مقصران معناه أوانية كاما استهتار زياتر بكينو بيشرم تربين حاشاش روي زنابتان برامبر بخوي يقول سبحانه وتعالى جينا ديننا بلكو يثير الاستحياء والدك زيات الشرم لأخذ بك يعني تماشادك سبحان الله أتو لأنه بشر يعني كسك زاري شان غلط برامبر كاك داولي بردون دكم زاري دوام والله دبي برو قيمي خد داولي بردون بكي زاري سيم والله شنود بخويا بس زارك دوسه تزاي برامبر رب العالمين يعني سبحان الله إيتر فعلا إنسانة معرضة بغلط بلا مهم ترين خال زور مهمة ما استبرز كلو آتانا خنمانو ولم يصروا على ما فعلوا إصرار نبي لسر جناح إنسان حتى جناح بارب بزبري بابرين شيطان فيلي ليدكا زبري نفس الأمارة بالسوء توش دي بلام مهم أوي كتوش هات يكسر بشي ما بيتو عزمي جزم كآخر توبين صحسية دس لقنا حل بقري ونيا عزمي جزم بكا كبهيتش وقنا قريتو سري عزمي جزم يعني أتو هالليرو كابرا والله قناح كي وازلي هنا بلام لدلو مقصدي تزارش كجبيكات أو توبانية أو أصلا لخودي خوش قناحك بيست باستغفار هي براستي أو ذا لباشي توبة زور قرنقا وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى براستي أو توبة أو شعورا كان أفضل حزب فشيماني دكي أو عزم جزمتك كردية بيس رنج بداتوه لكردويت ساك بيسلميني وقت تازش أماجم فكر كردويت ساك براستي وارد دكا كوال لقناه خلافة لبروي وكو عقيدة أهل السنة والجماعة الإيمان يزيد بالطاعة وينقص بالمعصية أتوتا طاعة زيادة كإيمان زيادة كإيمان زيادة بو لقناه تجيريته إيتر فعلا بوشيوي إنسان عزمي جزم بكاتن كوان نقرت سرقنا والله سبحانه وتعالى بالتأكيد يا هرمتي درا يقلنا في روزكان خواهي قولتها التواب معلوم زنابتان صيغم بالغير بالنسبة هر بنديك هر ساندي قناح بكاتو بك هر قبولي دكات بالنسبة مزموعي بندكانيش هر حموي قناح بكان حموي توبة بكان همي أنقبول لك أو زي بالضبط التوابي خواهي قولوا كزانا باسي دكان يوفق عباده للتوبة ويقبل توبتهم
هەم موفقیان هدایەتی خوای بێ. کەواتە فعلا ئەوەیە. خوای گەورە کە لە باسی سیامە فەرمی یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام و لە ئاخرەکەی فەرمی لعلکم تتقون. هەدەف و ئامانج لە بەڕۆژبوونە تەقواداریە. ئێمە چۆن بتوانین کە گەیشتنە مانجی ڕەمەزانە ئەو جائزە بەدەست بێنین کە بریتە لە تەقوا؟ بەڵێ دیارە فعلا يعني ما بس لە بەڕۆژبوون لەو ئاتە لعلكم تتقون ما بس لهمو عبادات كان جبكشتي وكل سورة البقرة خواجه دفرمي يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذي من قبلكم لعلكم تتقون عبادات بكشتي وبتايبتش كلير باس لبروجيبونا لعلكم تتقون كواتا بروجيبون عبادات كان بكشتي معي أوي كوات تقوى دروز بكالنا وضلو درونت معي أوي تقوى دروز بكالنا وضلو درونت إتر أو تقوايا كوا فعلا ئەگەر بەدەستت هینا ئەخبەربوومی تەخوای گەرێک زۆرە یعنی کە خوای گەور سوبحانه وتعالى ئەو عیباداتانەی دانا تاوەکو تەقوا بکەی کەمتر لە 5 دقیقە مادەمێ بە مولەخەسی باسی کەین. بەڵێ زۆر بە مولەخەسی مامۆستای بەڕێز تەقوا بریتیە لەوەی کەوا فەرمانەکانی ڕەب العالەمین جێبەجێ بکەی خۆت لە قەدەغکراوەکان پارێزی بە نیەتی ڕەزامەندی خوای گەور سوبحانه وتعالى وەکو زانانیش بە کورتی زۆر جوان دەڵێن خەلی الذنوب صغيرها وكبيرها ذاك التقى واعمل كماش يمشي فوق أرض الشوك يحذر الردى لا تحقرن صغيرة إن الجبال من الحصى سبحان الله كواتا خۆ پارێزکاری کردن لە بۆ ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى ئەو جا تەمەشادەکەی بەروبوومی چەند زۆرە ئەگەر متقی بی ومن يتق الله يجعل له مخرجا أجر متقي بي ويرزق من حيث لا يحتسب ومن يتق الله يجعل له من أمره يسرا ذلك أمر الله أنزله إليكم ومن يتق يعني الله يعني كسك دنيا شي دبي بهمان شيء ولا تقوى بدستي تقوى بدستي كبير الدنيا بدويده كبير بالتأكيد وهروها إنما يتقبل الله من المتقين لنا أجري زهنم شيء خواي يقول إن ذات الده ثم ننجي الذين اتقوا بهشت جيجا شيء وعد للمتقين كواتا براستي زور مهمة كواتا بروجي بونو همو عباداتك لو كإنسان بيبتا متقي كبويا متقي بختوري دنيا يعني غير رمضان جتواني تقوى دار بي بلام للرمضان أو لا ترو أسان فرصته لغير رمضان طبعا هاد واز دماغ همو كاتكان جيان دكريئتو أو ريقا بقريبر بلام وكو كتمان براسي هندق موسم تايبت مندي زياتري بيدرايو زياتر رحماتي خواي قورو بركاتي خواي قورو زیاتر دەرجە بەسەر بەندێک دو ئامۆژگاری ڕێزار جەنابی دکتۆر عەبدوڵڵا لە بۆ ئێمە کە چۆن لە پێشوازی مانجی پیرۆزی ڕەمەزاندا بین. ئەوەلاً دوعا بکەین خوای گەور سوبحانه وتعالى بمانگەینی تێ هەشتا چەند ڕۆژێکی مایە خوای گەور بە فەزڵ و بەرەکەت خۆی ئەو تەمەنەمان پێ بەخشی بگەینێ تەوفیقمان بکا لە بۆ ئەو عیبادەت تاعەتان کە تێیدا ئیتر هەوڵ بدەین وەکو لە حەدیثی جبریلدا هاتیە ئیسلامەتی و ئیمان و ئیحسانمان لێ بێتە جێ لەناو خەڵکی أو إسلامتي من لبيت تجي أو مسلمان بين كفعلا خلصوا كوتيان لقلب كين بوشوي كخوادي سبحانه وتعالى كفعلا معلوم زنات كخورة وشتمان بوشوي بكخوادي رنگ دانوي كواتلنا خلشي مسلمان بين لبين خومان وخوا سبحانه وتعالى يعني لبو خومان لعبادات طاعة كان من فعلا إيمان دار بين كل يوم مرتبة باسك إسلام وإيمان وإحسان ونيا لبو عبادات كان من إيمان دار بين وتبع إخلاص وبكين بإتقان وبمتابعة پیغمبر صلى الله عليه وسلم كواتا إسلام بين لنا خلشي لبو عبادة كان ما إيمان دار بين لبين خوما نخواش محسن بين أن نعبد الله كأننا نراه وكو حدثك بس فإن لم نكن نراه فهو يرانا كواتا حول بدين أو سي مرتبة ما لبيت زيك ولا حديث جبريل باسكرا بالتأكيد كسيشيش لنا خلشي مسلمان بي لبو عبادات كان إيمان دار بي ولقى تعامل لقى خواي قول محسن بي بختوري دنيا وقيامة بي زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد خوای گەورە پاداش بەخێر خوای گەورە پاداش خێری جەناب شتان بداتەوە ڕەحمەت خوا لێ بیا ڕەبی موفقتان کە ماستای بەڕێز بەڵێ هەبینەرانی بەڕێز و خۆشەویست سارێ لەگەڵتان بوون بۆ پێشکەشکردنی ئەڵخەمجارەی بەرنامەی بەفەڕ دەپاڕێنەوە کە خوای گەورە بە تەندروستێکی باش بە خزمەتی ڕەمەزانمان بگەینی بە شێوەیەک لە خزمەتی دابین کە بەم هۆیەوە بتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین تاکو دیدار بە خوای گەورە سپاردن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه